وابڕیارە ڕۆژی شەمەی داهاتوو 28 مانگە لە شاری ولێر ڕاکردنێک بۆ منداڵان بەڕێوە بچێت و ناونووسینیش بۆی بەردەوام و بەشداربوانی ڕاکردنەکەش مەدالیای نێودەوڵەتی وەردەگرێت. ئەربیل ماراسۆن ڕاکردنی منداڵان ئەنجام دەین کە ڕاکردە بە خۆشحاڵیەوە ڕاکردنێکی نێودەوڵەتیە لەبەرەوەی کە فیدراسیۆنی ماراسۆن و ڕاکردنی ماوەکان ئەیMIS سەرپەرشتی دەکات و هەماهەنگی دەکات بۆ سێمی ساڵ کە ئەو شەرەفە بە هەولێر دراوە هاوکات لەگەڵ وڵاتانی هیندستان و هەروەها ئیکوادۆر. هەموو منداڵانی کە بەشداری دەکەن کە زیاتر لە 1000 منداڵە میدالیای نێودەوڵەتی ئەو ڕێکخراوە وەردەگرن و جگە لە ڕاکردنەکە ئێمە هەوڵمانداوە لە شوێ فیستیڤالێک بۆ منداڵان ئەنجام بدەین کە ساعتێک کارتۆنیەکان ئامادە دەبن، هەروە منداڵەکان دەموچاویان ڕنگ دەکرێ و کۆمەڵێک گۆرانی و دیاری و خەڵات بەسەر منداڵاندا دابەش دەکرێت. ئامانجەکە ئەوەیە کە زیاتر منداڵان فێر بکەینکەوە لەو تەمەنەدا وەرزش بکەن تا چەند وەرزش گرنگە و لە هەمان کاتشدا ببێتە دڵخۆشیەک. خۆی لەبەر مانگی ڕەمەزان ئێمە ئەو ڕاکردنەمان گیاندا 29 مانگ لەبەرەوەی کە لەو کاتەدا هەم ڕەمەزان بوو لە ڕۆژی جیهانی منداڵانێکی چێش هەم ڕەمەزان بوو هەمیش کاتەکەی گەرمتر بوو قوتابیان تاقیکردنەوەکانیان هەبوو بۆ ئێمە کاتەکەمان گیاندا ئێرە. سەبارەت بە ناونووسینیش ئەو ڕاکردنە بەڕاستی ئێمە لە ڕێگەی لینکەوە هەروە لە ڕێگەی ژمارەی مۆبایلی تایبەتەکانی ڕێکخراومان خەڵکانێک دەن بەشداری دەکەن، هەروەها خەڵکێک منداڵانی لە ڕێگەی پەیمانگاکان و یان لە ڕێگەی ئەکادیمیەکانی تۆ پێوە بە خۆشحالی و تاوکو ئێستا ناوی خۆیان تۆمار کردو بۆ ڕاکردنەکە ئامادەن.